خۆشبەختانە دوای چەندین ڕۆژ لە گفتوگۆی دوور و درێژ گفتوگۆی زانستیانە گفتوگۆی حزبیانە هەواڵانی لیژنەی پێڕە و ڕۆژنووسێکیان ئامان دەکرد بۆ ئەنجومەنی سەرکایەتی گشتی هەموو مادەکانی پێڕەویان وەکو ڕۆژنووس نووسی بوو لێرە بەو پەڕی ئازادانە بە سیستەمێکی دیموکراسی بە شێوازێکی ڕێکوپێک هەر هەموو مادەکان و برگەکان خرانە دەنگدانەوە. دیارە ئەمڕۆ دوا مادە کەوا پەیوەندی بە ئەنجومەنی باڵای سیاسی هەبوو گفتوگۆی تەسەری لەسەر کراوە و هەواڵانی ئەنجومەنی باڵای سیاسی پێگەی تایبەتی خۆیان دەبێت لەناو پێڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەنگی تایبەتیان دەبێت و دەسەڵاتیان دەبێت و هەموو ئەمانە باسکرا لەو پەیڕەوی ناوخۆ. من دووبارە پیرۆزبایی گەرم لە هەموو لایەکەکەم لە هەموو ئەندامان و لە ئەنگران و کادرانی یەکێتی و پیرۆزبایی لە ئەنجومەنی باڵای سیاسیەکەم و پیرۆزبایی لە ئەنجومەنی سەرکردایەتی گشتیشەکەم